لە شاری هەولێر کتێبی ئینسکلۆپیدیای مێژوویی تەواوی نووسرانی هەولێر لەم هۆڵەدا ناسێنرا. لەم کتێبەدا بە ناوی ئینسکلۆپیدیای نووسرانی هەولێر مێژووی 300 ساڵی ڕابردووی نووسرانی هەولێر کە خۆی لە 6 بەرگ و 3300 لاپەڕە دەبینێتەوە لەلایەن نووسەر و ڕۆژنامەنووس عەبدوڕەحمان مەعرووف ئامادەکراوە. ئینسکلۆپیدیای نووسەرانی هەولێر 10 ساڵێک پێوە خەریک بووم، لە 6 بەرگدا ئامادەم کردووە، 3330 لاپەڕەیە، 1700 نووسەر تێیدا بەشدارن، یعنی تێیدا ناوەکانیان هەیە. دەوری 300 ساڵێک لە ساڵی لە سەدەی هەژدەوە هێناومە تا بە ئەمڕۆ بە پێی ئەبجەدیەت ناوی تەواوی جوگرافیای هەولێر لە حاجی ئۆمەرانەوە تا مەخموور هەموو ئەو ناوانم تێدا کۆ کردوتەوە و تێدا ڕیزبەند کردووە. ئەوەی کە کتێبێکی هەبییان 10 کتێبی هەبییان 5 کتێبی هەن 100 کتێبی هەبی من جیاوازیەکەم نەکردووە. کتێبەکەی ئەدەب بیان چیرۆک بیان ڕۆمان بیان هەر شتێکی کە بیان هەر بوار و بابەتێک بی تێیدا شوێنم کردوتەوە. جگە لەوەش لە بواری سیاسیش خۆم بواردووە، یعنی بڵێن هیچ هەر کەسێک لە سنووری جوگرافیای هەولێر بێ من ناو شوێنەکەم تێیدا جێ کردوتەوە. بەشێک لە نووسەران و هونەرمەندان بە گرنگیەوە لە ئامادەکردنی ئەم جۆرە بەرهەمانە دەڕوانن، چونکە پێیان وایە دەتوانرێت کلتور و مێژووی ئەدەبی کوردی لە ناوچوون بپارێزرێت. دەشڵێن لەو ڕێگەیەوە دەتوانرێت نووسەر و ئەدیبانی کۆن بە زیلی نوێ بناسێنرێت. هیوادارم ئەوە دوا بەرهەمی نەبیتن، بەرهەمی تریشی لە دوابێ ئیشەشی جوانی کردیا، هەرچی نووسەرانی هەولێر هەیە لەو چەند بەرگەی کۆی کردیتەوە. ئەوە هەنگاوێکی جوانە بۆ ئەوەیە کە خەڵک بزانی چێ لە هەولێر نووسەر بووە. ئەوە دەمینێتەوە تاریخە مێژووە بۆ دوا ڕۆژ دەمینێتەوە، وەکو ئەرشیو دەمینێتەوە. ئەمن دووبارە دەستخۆشی لێ دەکەم و هیوادارم سەرکەوتوو. یەکەم جارە بتواندرێت کتێبێکی لەم شێوەیە بە چاپ بگەێنرێت و بڵاو بکرێتەوە کە ناوی تەواوی نووسرانی هەولێر لەخۆ بگرێت لە هەریەک لە بوارە جیاوازەکانی چیرۆک، ڕۆمان، ئەدەب و سیاسی، کتێبی ئاینی. تەنانەت هەر نووسەرێک یەک کتێبیشی بە چاپ گەیان بێت لەم ئینسکلۆپیدیایەدا جێگەی بۆ کراوەتەوە و ناوی تۆمارکراوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ، هەولێر.